هەموو هەفتەیەک من ئاوەکڕم ئاوەکە کێتۆڵی تاڵە دەزوێتە ناو تەنکیەکەەوە. دانیشتوانی پرۆژەی گوڵی شار لە شاری سلێمانی گرفتی کەمی ئاویان هەیە کە لە ماوەیەکدا تەنیا 45 خولەک ئاوەکەیان بۆ بەردەدرێتەوە ئەمان هاواریان لە ئێستاوە لێرە گربوونەتەوە ئەمڕۆ داواکاری ئەوان هەیە گرفتیان بۆ چارەسەر بکرێت. لێرە چەند خاتونێکی لێسڵاو لێ بێدایجان گرفتەکەی ئێوە بە دیاریکراوی چییە؟ گرفتەکان بێ ئاوین کاکە گیان بێ ئاوین ئاوەکەمان زەعیفە قەینا ڕاستەکە بێ ئاویە وشکە ساڵیە بەڵام قەیناکە بۆ گەڕەکەکانی کە بۆ سێتوان هەیە بۆ کانی با هەیە بۆ ئیبراهیم ئەحمەد یەک ئاوین یەک میراوین یەک قوفڵین بۆ ئەوان هەیەنە بۆ ئێمە نیمانە کە ئەشمان ناتێ 2 سعات قانونەکەمان 2 سعاتە ئەم 2 سعاتە قەینە ئەوە بێت تەنکیەکان مەحسابی ئەم شوقارەمان بۆکەن تەنکیمان لە سەربانە پڕ ببێ ئێمە ئاوە من دوێنێکیان خۆم ئاوە لە عەرزەکە بەرزم کردو بۆ ناو ئینجانە چەنە نەماوە ئاوە نەماوە من بۆ چیمەوە ئاوە باشە ئێوە بەسیوەکەوتە 45 خولێک بۆمان بەردەدرێتەوە ئەوە تا کاک محەممەد زانێ کاتەکەی ڕاکە 45 خولەک یایەتی بە ئێمە تەلەفۆنی بۆکەنەڕە قەینا ئێوارە تۆزێکەکەتان بۆ بەرێنەوە ئەوەشتان بۆ حسابەکەین ئەمە خەتاکە چییە؟ نازانم چێ قانون کوێ میراوەکەمانە ئەی فرۆشێ بەگەڕێکی کە یان ئاوەکە نازانم یعنی قەینە ئێمەی سەکانی بە ئیبراهیم ئەحمەد سێتوان هەموو یەک ئاوین هەمومان یەک میراوین یەک قوفڵ بمان بێتە بەسەرە ئەمڕۆ بۆ ئێمە سبەینێ بۆ ئەوان هەر گەڕەکەەوە بە پێی قانونی خۆی بەڵام کە یا بە ئێمە ناماناتێ بە تەواوەتی. باشە ئێوە چیەکەن چۆن ئەو پیاکەن؟ والله وبالله باش بحالي خوم عماري 25 خو اگاي ليه ابي ماني دو سيجار اما هر تانكر او بكرن اي معقول جنيه بن بي معاشي خوش ترزن اقد لوضعك يعني قيناك بوكو او كش ما بغيت ساعات شن بومانيت والله وبالله ساعات دو شو ساعات سي شو سيو شارك من خوم لكوتو يعني معقول اي خم بزميري ايوه او حاله 200 يعني اخو ابي مسؤوليتي هبي امشي قانا نازاني كيو كيني ئیدارێکی نییە ئەم ئەگەر خاوەنێکی هەبایە حاڵمان بەم ڕۆژە داگەشت. باشمان پرۆژەی دیشتە جێبوون نییە؟ بەرەوەڵا ئەی وەکو ئیدارەیەک شوێنێ خەدەمات ئێوە پارەیان بە چییە؟ ئێمە خەدەماتمان نییە بەس مشکلەکە ئەوەیە نازانم وەڵا خۆمان ئەبین بەڕێوانێ خۆمان ئەبین بەڕێوانێ هیچمان نییە. دەستەکانە خۆش بێ. باشە سپاس دەکەم. چەند ساڵە ئێوەم گرفتەتان؟ تقریبا من یەک دانە ساڵی بزەفتە هەموو هەفتەیەک ئاوەکڕم هەموو هەفتەی بە 30,000 ئیتر نازانم لەگەڵ میراوەکە تەنکەرەکە ڕێکەوتووە ڕێنەکەوتو ئیتر من نازانم لەوەیانە هەموو هەفتەیەک من ئاوەکڕم ئاوەکە کێتۆڵی تاڵە دەزوێتە ناو تەنکیەکەەوە. قاتی چەندی تۆ؟ قاتی دوو. ئەوانەی سەروتر چەند قاتەمە؟ سێ قاتە. ئەوانی سەرویەوە چێکن؟ ئەوانی سەرو من بەعزێکیان لەگەڵ ڕێزم بۆ توێ هێنێ زۆر بە جوانی سۆندا خاتە ناو تەنکیەکەەوە ئاول لێ ئەدزێ ئەوش کوردەکە نییە. خۆی باشە زانێت چیکیە واتە ئاوەکە لێشە ئەدزێ ئەبێت تۆ بیکری مەجبوری من ئەچمە دەرەوە کوڕم داوامەیە کچم داوامەیە خۆم داوامەیەم و پێویستم بە ئاوە ئەی ئەو زەروریاتی ژیان نییە ئەم ئەیهێنێ زۆر بە جوانی ئاوەکەش لێ ئەدزێ تۆش مەجبوری ئاوەکە بکڕی هیچ شتێکی نییە ئەمە شوقانە نە خزمەت گوزاری هەیە نە پاکەرەوەی هەیە نە سکوریتیمانێ هیچ شتێکی نییە لە هەموو شتێکەوە پشتگوێخراوە. دەستەکانە خۆش بێ بەڵێ لێرە ئەو خاوەنی خانوانەیە کە سڵاو لێ بێ ئێوە داواکەیتان بەرز کردوەوە بۆ شوێتە سەوەڵامتان نەدرابێت. ئێمە تەنها داواکارەکانمان بەرز کردوێتەوە بۆ دایرەی ئاو ناڵێن دایرەی ئاو لەوانەی قسووری نەبێ بۆ میراوانەی کە نەعەدالەتی ئاو تەوزیعەکە. باشە بۆ میرە و لەژێر دەسەڵاتی دایرەی ئاوانیە؟ نەخێر من هەموو کاتێک ئەڵێم احترامن هەموو کاتێک ئەڵێم پاشا باشترە لە پاشاگەردانی لەوانەیە لە هەندێک ڕووە پاشاگەردانی بێت لێرە لە هەندێک ڕووە لە تۆزیکردنی ئەو نەعەدالەتی لەوانەیە پاشاگەردانی بێت. ئەم هەفتەیە چەندێکی یاوە بە ئاو؟ من خۆم ئاوم نەکڕیوە لەبەرەوە خۆم تەنهام لە ماڵەوە ڕۆشتم بەڵام ئەمانە هەموو ڕۆژی ئاوەکردن یعنی ڕۆژ نییە 20 تەنکە نێتە ئەمدی و ئەودی بۆ ئاو کڕی. بەڕێبەرەتی ئەو چی وەڵام یاونەتەوە؟ بەڕێوەبەرەتی ئاو هیچ قسوورێکی نییە لەگەڵ ئاوەکردنەوە من دژایەتی بەڕێوەبەرەتی ئاو ناکەم بەس ئێمە تەنها پێش ئەوەشی بەڕێستان بێن بۆ ئێرە ئێمە تەنهاوتمان ئێمە لەگەڵ میراوەکانە نەعەدالەتی تەوزیعکردنی ئاو هەیە ئەستا دوێنێ ئاو هاتۆتەوە یەک تەنکی پڕ نەکردووە یەک تەنکیەک پڕ نەکراوە کە تەنکی پڕ بووە ئەڵێ سەر ناکەوت ئەڵێ مەکینەی لێیە ماتۆڕی لێن ئەی ماتۆڕیشی لێن کاکە لە سێتوان ئێمە لەگەڵ سێتوانین لەوانەیە 10,000 ماڵی بەسەرەوە بێیدا ئەو ئاوەک بە کزی بەرەیاتەوە سەر ناکەوێت پێشتر هەر سەرکەوتووە کەسی ئاوی نەبووە دوێنێ لەسەریشمان حسێبە.